بینەرترین ڤیدیۆی کوردی لە ماوەی چەندین مانجی ڕابردوو تەنانەت گۆرانی بێژە میهیمەکانیش نایانتوانی ئەوەندە ڤیوە کۆکەنەوە تەنانەت یوتیوبەرە گەورەکانی کوردستانیش نایانتوانی ئەوەندە ڤیوە کۆکەنەوە لەبەر چییە ئەو ڤیدیۆیان ئەوەندە ڤیویان هەیە تەق تەق زۆرترین ڤیو هەیە ئۆکەی ئەگەر لە یوتیوبی بنووسی تەق تەق چەند سەرچەکە دەداتێ نوێترینیان ڤیدیۆیەکە لە کەناڵی ئافەریم کیدس کە ڤێریفاشی هەیە تاکو ئێستا کەناڵم نەبینیوە 309 کەی سەبسکرایبەری هەیە نوێترین ڤیدیۆیان 7 کەی ڤیو هەیە لە ماوەی 7 ساعتی ڤیدیۆی پێشەوەی 244 کەی 8 ڕۆژ 200 کەی 2 هەفتە ئەو چەناڵی زۆر گەورەیە گرافیک شەهر هەمووی بەڵام ئەگەر بینە سەر بزانین مۆست پۆپیلەریان چییە مۆست پۆپیلەر سمۆرەخان ڤیدیۆیەکی دووخولەکی 18 ملیۆن ڤیو هەیە ڤیدیۆیەکی گۆرانی وەی دائم بۆ منداڵان وەی دانم دائم چ ژیر وەی دانم بۆ منداڵان ئەو گۆرانیە ئافەریم کیدسە 14 ملیۆن 8.9 ملیۆن هەر هەمووی بە ملیۆنە ئینشاڵڵا بتوانم پارەیەکی باشی لێ قازانج بکەن بەس ئافەریم لە بۆیان ناناسم ئافرین تیڤی کانال پەروەردەی خۆبەخشە کار دەکا بۆ پێشکەشکردنی بەرهەی فێرکاری پەروەردەی ئاینی خۆشبەخش بە منداڵان لە سلێمانینە ئیمێڵیشان دانایە ژمارە تەلەفۆنیشان دانایە بار هەمووی 110 ملیۆن ڤیویان هەیە جێگەی دەستخۆشیە ساو بابین تەمەشای تەقتەقی بکەین با من بەش یەکەم نەریتە سەو با تەمەشایەکی بەش یەکەم بکەین بزانین بەش یەکەم چییە ئەو پێشە دەست پێ بکەم لە 2021 بڵاویان کردەوە 102 کەی لایکی لەبۆ هەیە 18 ملیۆن ڤیو کۆمنتیش ئۆفە لەبەرەوەی لە بۆ کیدسە یوتیوب کیدسە سەو شتێکی باشە کە کۆمنتی دابخەی لە بۆ ڤیدیۆی منداڵان ئۆکەی لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە کێیە ئەوە؟ مندا پیرم ڕۆڵە گیان بۆم هێناون کێکی جوان دەی بیکە ئەگدە قەتەمشایەکی ئێرە دەبی بکەمەوە ئەوە مندا پیرم زانام کە چۆن دەبزان سەرێکی ئەنیمەیشنەکەی بکەین ڕۆڵە گیان بۆم هێناون خراپ نییە کێکی جوان دەی بیکەنەوە بە قوربان دەنگت دیارە هەی فێڵباس ڕۆڕێوی تەڵەکە باس تا دایکمانایەتەوە ئۆکەی ئەوانە سمۆرەنە ئەو ڕێویەش هاتۆتە ماڵیان دێ بە فێڵی خۆی کردە داپیر و کێکەکەی بێتە ژووری بیان خۆ بە قوربان دەنگت دیارە دەرگاکە ناکەینەوە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە ئۆکەی تێدەگەم مەسەلەکە ینی ئاوازەکە و لەحنەکە و میلۆدیەکەی زۆر ئیدمان کەرە دەتوانین بڵین وە دەکا مەسەرەن لەحنەکە لە مێشکت بسوڕێتەوە بۆش منداڵ بە ئاسانی توانین لەبەری بکە و بیڵێتەوە دەیان جار سەیری بکاتەوە بۆش ڤیو یەکجار بەرز دەبتەوە بەس ئافەریم لە بۆیان ئافەرین کیدس ئافەریم لە بۆیان لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە بەس لۆگۆیەکەیان زۆر جوانە بە خۆشم دائیمە ڕخنە لۆگوی خۆشم دەگرم لۆگەی خەڵکیش دەگرم لۆگۆی جوان نەیتە ئۆکەی ئەگەر لۆگۆی جوانتانی تا لە کۆمنتی بنووسن کێیە ئەوە؟ من با پیرم پێمە دیاری زۆر شیرینە خۆشە تامی پێچراوەتەوە زۆر بە جوانی دەنگت دیارە هەی فێڵباس ڕۆڕێوی تەڵەکە باس تا دایکمانایەتەوە دەرگاکە ناکەینەوە ئۆکەی ئەو جارە ڕێویەکە خۆی کردتە باپیرە بە حساب یان ڕێویەکی دیکەیە نازانم بەس دێ دووبارە بێتە ژووری ناتوانم لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە کێیە ئەوە؟ منم فرۆشیاری یاری هێناومە بە ئەو جارە خۆی کردتە فرۆشیاری یاری خۆڕایی بیکەنەوە بە خێرایی دەنگت دیارە هەی فێڵباس ڕۆڕێوی تەڵەکە باس تا دایکمانایەتەوە دەرگاکە ناکەینەوە لە ماڵی ئەوکە بەجددی گۆرانیەکە خۆشە یعنی ئیوەیە بیڵەیەوە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە سمۆرەخانە تەقەی دەرگایە ئۆکەی لە ماڵی سمۆرەخانە
خانە تەقەی دەرگایە کێیە ئەوە؟ بزانە جای خۆی کردتە من مامەم هاتووم بۆ لاتان زۆر تا مەزرۆم بۆ دیدارتان هاتووم یاری بکەم لاتان وەی ماما یاری زۆر خۆشە سەگاکەش حەزی لێیە ئۆکەی نانامەیکەنەوە لای بن ئەم زۆر لە گۆرانی شتی ئەنیمەیشن زۆر تۆش ئەنیمەیشنەکەی دەکەم زانین چۆن دەدروست کرێت کە کوردیە بەرهەمەکە دەمانێت باشتر بیت نامەیکەنەوە لای بن ئەو سەگەدەی لای ئۆکێ لە سەرکەی ترسا هەڵات هاهاها تەڵەکە باس بڕۆ ئەی ڕێوی فێڵباز تا دایکمەنایەتەوە جوڵانی کلک زۆر شتێکی مهمە لە ئەنیمەیشن بەرەوەی زیندوێتی بە کاراکتەرەکەی دەدا شیش دوانیشان کردە دایمە کلچیانە جوڵێ بەرهەمی کەناڵی ئافرین نەبوویان ئۆکێ ئەوە سمۆرەخانی یەک یاخود سمۆرەخان پارتی یەک پارتی دوو تازە بڵاوکرایتەوە 6 ملیۆن مانکە بڵاوکرێتەوە 6 ملیۆن ویوی هەیە 85 لایک بە هەمان شێوە دوو خولەکە ئەگە پێم وابی ئەگەر ئەو دوو خولەکەی درێژتر بکەنەوە لە بۆ سەر و 5 خولەک 4 خولەک پارێکی زیاتر دەتوان لە یوتیوبی قازانز بکەن هەرچەندە دەتوان پارێکی زۆر باش قازانز بکەن گەبێت و کۆپیڕایتی و بەرهەمەوەی بە تەواوەتی وەرگیرابی پارێک زۆر قازانز دەکەن بەڵام حەز دەکەم پارێک زیاتر قازانز کە لەبەری پارە قازانز لە یوتیوب لە کوردستان زۆر لاوازە ئینشاءالله کەناڵی ئافرین دەتوانانی پارێکی زۆر قازانز بکەن لەبەری ڤیدیۆکانیان زۆر چۆن دەڵێ ئیدمانکەرەوە دەکەت جارێکی دیکە سەیری بکەیەوە بەشی دووەم لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە کێیە ئەوە؟ خواردنێکی خۆشم پێیە دوو پیزای بەتا ئۆکێ ئەو گڵۆیان زیاد کردێ گڵۆ ئەو لایتە لە دەوروبەری کاراکتەرەکەی ئەوە شتێکی نوێیە زانین کو دەبی هەموو نوێیە زۆر دڵنیام حەستان لێیە دەنگت دیارە هەی فێڵباز بڕۆ ڕێوی ئەوانش هەیتیان بەڵام ئیوانە زۆر کەمە کاراکتەرانش هەیتیان بەڵام کەمە تەڵەکە باس تا دایکمەنایەتەوە دەرگاکە ناکەینەوە شەکی باشە منداڵ نابی دەرگا لە کەس کاتێتە داچی دێتەوە ماڵێ پەیامێکی جوانە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە ئۆکێ ئەنیمەیشنیان زیاد کردێت تەنیا دانسی منداڵەکان نیەوجارە لە کۆپلەکان ئەوە شتێکی باشە خەوماوم بۆ تۆزێ ئەو مندام خۆی کردتە سوالکەرە و جارە ناو مقەبای باوم لە تینێتی ئاخنکاوم دەنگت دیارە هەی فێڵباز بڕۆ ڕێوی تەڵەکە باز تا دایکمەنایەتەوە دەرگاکە ناکەینەوە لە ماڵی سمۆرەخانە ئەنیمەیشنیان زۆر زیاتر کردی لە پارتی دووەم واتە پێشکەوتنی بەخۆی و بینی وە کەشتێکی باشە لە بەش یەکەم کۆپلەکان هەر هەمان دیمەنی چەند کسێکی نەکە گۆرانەکە دەڵێن ئەو جارە کچەکان نازم تێدا تا کۆستێدا نییە تەنیا ئەنیمەیشنیان زیاد کردیە جێگەی خۆشحاڵیە کە شتی نوێیان زیاد کردیە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە کێیە ئەوە؟ من کابرای مۆلی دەکەم دەی بۆم بێنن پارەکەم با ماڵتان تاریک نەکەم جوانە فکرەکە ئۆکێ کارەبای مۆلی دەی گەورەترین مشکلە لە کوردستان سمۆرەخانە تەقەی دەرگایە ئۆکەی داچیان ئاخیری داچشمان بینی ئۆکەی داچیانمان بینی کێیە ئەوە؟ من دایم وردی لەکان وا هاتمەوە لە دوکان دەی بیکەنەوە گوڵەکان فەرموو هەی ڕێوی فێڵباز من دایکانم تەڵەکە باز ئۆکەی داچیان بەشداری کرد جوانە براڤۆ وای خوایە ئەوە دایکیان بوو تا نەیگرتوم باڕاکەم زوو هەی ڕێوی ئۆکەی با کرێدەتی بدەینە ئەو خەڵکانی کە دروستیان کردیە وشەسازی شەهرام عەبدوڵڵا کۆتایی وتنی لیا عەلی ئەحمەد کەریم دەنجیان خراپ نییە دەنجیان خۆشرا وشەسازەکە زۆر باشە ڕیکۆرد و ماسترینگ ئەحمەد کەریم کارێکی نایابیان کردێت جەماعەتی میوزیکی بەڕاستی تێکەوتی مۆنتاژ سادق شەریف ڕێناز فەرەیدون سەرپەرشتیاری گشتیە بەرهەمی هاوبەشی ئوسرەتنە ئۆکەی وە عەرەبیە
ئوسرەتنا و کەناڵی ئافرین لەوانەیە ئەوان چۆن دەڵێ ئەنیمەیشنەکە ئەو کەناڵە عەرەبیە دروستی کردی یاخود ئەو شوێنە عەرەبیە جە نازانم چەناڵە کەناڵ تەلەڤیزیۆن هەرسێکە لەگەڵ ئافرین تیڤی دەستان خۆش شش جوانە دەمەوێت هەندێک ئەنیمەیشنی دیکەتان پێ نیشان بدەم کەوە لە هەموو جیهان ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەو ئەنیمەیشنە جەماعەتی کۆکۆمیلۆنن ئەجە ناتوانم ئیوانە پلەیکەم لە بەرەوەی کۆپراتیان زۆر بەقوتە بەبێ دەنگنەوان هەندێک چرکێک پێکەم ئەوانە ڤیوێکی بێحەدیان هەیە بێحەد ڤیویان هەیە یعنی کارە ساعتی ڤی ئەوانە بە ملیار و ملیار لە بەرەوەی بە زمانی ئینگلیزیە زمانێک سادەیەوانە مێشنی زۆر جوانیان هەیە وەروان ئەڵلقەیان هەیە زۆر دوورجێژە مثل 50 خولەک و ئەوانە کۆکۆمیلن بەس ئەویان لادایە ناتوانین ناتوانین سەیری پڕبینەرترین ڤیویان بکەین بەس هەر هەمووی 20 میلیۆن و 30 میلیۆنە بۆ نمونە دانەیە پێکن کە بە ڤیو زۆربی ئۆکەی ئەوەیان 44 میلیۆنە ئەنیمەیشنی 3دیەکەیان زۆر جوانە ئەو کارکتەرەش چ ڕکلامە چی دەست سەرێ ئەو کارکتەرەش پاڵەوانی کۆکۆمیلۆنیە لە زۆربەی ئەڵقە و شتەکان تێدایە لە جیهان ئەنیمەیشن هونەرێکی جوانە و بەتابەتیش لە بۆ منداڵان کاری جوانی پێ دەکرێت تەقتەقی خۆشمان ئیشەشی زۆر جوانە هیوادارم تۆزێک زیاتر بیکوردێنن ئەو what the hell ژیرە what is this گۆرانێکی دەڵێ ژیرە زۆر خەڵکەوە بە من دەڵێ ژیرە بزانمەوە لەگەم نیتی تا ئێستا نەمدیتیە ئەو چێ لە دەستی ئەو دار لاستیقە no way دار لاستیقی لە دەستە ژیرە ئەوەی باگوێی دایکی بکاچی پێ ئاڵن ژیرە ئەوەی باوکی بێزار نەکاچی پێ ئاڵن ژیرە ئەوەی باگوێی دایکی بکاچی پێ ئاڵن ژیرە ئەوەی باوکی بێزار نەکاچی پێ ئاڵن ژیرە ئەوەی لە پۆلدا وەریا بێڕێ یەکەم جارە گۆرانیەکم جێلێبی لەسەر ناوی خۆم ئۆکەی پێشتری وشەکانم جێلێەوە زۆر خەڵک بەمنی گوتێ ژیرە ئەم جار دەرێم ئۆکەی تو لۆ بەم دەری ژیرە دەرێن گۆرانێکی خۆشم منداڵانە بەس تاوە کوێستە نەگەڕاوم نەمبینیوە زی مامۆستای لالا بێوانەکانی جوان بخوێنێ ژیرە ئەوەی لە پۆلدا وەریا بێڕێزی زۆر قشتنەوە مامۆستای لالا بێوانەکانی جوان بخوێنێ ئەوەی زوو بنوێ و زوو هەستێ ئەوەی زۆر قورئان بخوێنێ ڕێزی هاوڕێکانی بگرێ ژیرە ئەوەی زوو بنوێ نەمردم گۆرانێ شندی لەسەر ناوی خۆم ژیرە ئۆکەی ئافەریم لە بۆیان ئۆکەی ئەوە چیە فی منزل ناتن سجاد دقل باب ئەوە چێ بێژن عەرەبیەکە نامێک کۆپیڕایت لێیدا بەس ئەو عەرەبیەکەیە ئۆکەی ئەو عەرەبیەکەیە بەس بۆ نمونە ئەوەی جێگەی سەرنجە ئەوە قەناتە عەرەبیەکەیە ئەو هەمان گۆرانیە کوردیەکەیە بەڵام بە عەرەبیە 3 میلیۆن ڤیو هەیە تەقتەقی خۆمان 6 میلیۆن ڤیو هەیە بە شیدوەبی ئیمە لە ئیوان زیاتری هەیە ئۆکەی زانای عەرەبیەکە کووە کوردیەکە کۆ نفسی شتە بەڵام دەنگەکە گۆردرا بەس ئەنیمەیشنەکە کاتە ئەنیمەیشنەکە ئەو قەناتەیە بەناوی ئوسرەتنە خانەوادەکەمان مسلم کیدز ڤیدیۆس 2 میلیارد ڤیویان هەیە ئۆکەی لۆکیشنیان لە فڕانسە بە حساب کتاب خۆشەویستانم ئەوەش ریاکشن بوو وەروەها چۆن دەڵێ ریڤیوێکی بچووک بوو لەسەر ئەو ڤیدیۆیانەی کە زۆرترین ڤیویان هەیە بە تایبەتی ئەنیمەیشن هەندێک بۆ چوونی خۆ لەسەری دەربڕی ڤیدیۆی جوانیان هەیە هیوادارم هەمووتان بینەر بوو بن ئینشاءڵڵا بێگمە هەموو 6 میلیۆن ڤیو کە هەمووتان بینەر بووینە مهمەکە ئەوەیە کەوا ئەمە پێزانینمان هەبی لە بۆ بەرهەمە کوردیانە و هەوڵڵێن زیاتر بیکوردێنین لەبەرەوەی
ناسانی کللتوری جیهانی لە لای ئێماشتەشی ئاساییە بەڵام کللتوری خۆمان لە ڕێگەی میوزیکە لە ڕێگەی گۆرانیە لە ڕێگەی ئەنیمیشنە بە جیهانی بناسیێنین بە ملیۆنان ڤیو شتێکی زۆر باشە. چاوتان ماز دەکەم تا ڤیددیۆکی دیکە حەز دەکەن سەیری چ ڤیددیۆیەک بکەن یاخود ڕیاکشن و ڤیددیۆ لەو شێوازە لەسەر چ ڤیددیۆ بکەم لینکەکەم لە دیسکریپشن دابنێن لینکەکەم لە کۆمنت بۆ دابنێن ئینشاڵڵا دەیبینن وەرە ڤیددیۆ لەسەر دەکەم تا ڤیددیۆشی دیکە بەخوای گەورەتان سپێرم خودتان لەگەڵ.